والله ئێمە داواکاریمان بەس احتیرافە. ماوەی 6 ڕۆژە دەرچوانی کۆلێژی زمان و زانستە مرۆڤایەتیەکانی زانکۆی گەرمیان کە بیناکەی لە خانەخینە گرت بوونەتەوە و لە بەردەم دەرگای کۆلێژەکان چادریان هەڵداوە ئەوان داواکاری ئەو دەرچوانەوەیە کە زانکۆی گەرمیان لەلایەن وەزارەتی خوێندنی باڵای عێراقەوە دانی پیاناندرێت و ئەم دەرچوانەش بێبەشن لە دامەزراندن. منە ڕۆمە لای دەرچوان خۆیان. کاک ڕاژان سڵاو لێبێ، چەند ساڵ خوێندنت تەواو کردووە و چ بەشێک تەواو کردووە؟ سڵاو سەرەتا دەست خۆش بێت، سوپاس بۆ 1964 کە ماوەیەکی زۆرە بە خەمیەمەوە یانی بەشغوڵە. من ماوەی 7 ساڵە تەواوم کردووە لێرە، بەشی ئینگلیزیم تەواو کردووە، هاوڕێیانی تریش بەشەکانی تریان تەواو کردووە. لە خانەقین تەنیا یەک کۆلێژ نییە، بەڵکو سێ کۆلێژ هەیە. تەواومان کردووە ماوەی 7 ساڵە. من ئەوانی تریش هەیە 6 ساڵ و 5 ساڵ و زیاتریشمان هەیە. هیچ فرسەتێکی تاعین ئێمە ناگرێتەوە بەهۆی ئەوەی ئەو زانکۆیە تانی پێنانرێ، بەهۆی چەند هۆکارێکەوە کە بەدەستی ئێمەوە نییە. باشە، ئەگەر زانکۆی گەرمیان داپێنراو بووایە ئێستا تۆ ماوەی 7 ساڵ بوو دامەزرابووی؟ بەڵێ من ماوەی 7 ساڵ بوو، ئێستا ڕەنگە ماستەرم تەواو کردو، لەوانەیە دکتۆراشم تەواو کردو، یان خەریکی خوێندنی دکتۆرا بام، بەڵام بە دڵنیایە ئەو خۆنم هێنا بۆ دی لە بەرەم خۆم ئەوایلەکان بووم. خەوی ئەوەم هەبوو کە بمە مامۆستای زانکۆ، بە تاکیدە و کاتە مامۆستایەکی زانکۆ بووم. باشە، دەستەکان خۆش بێت. بەڵێ وەکوی بینن ئەم خوێن کە ئەم دەرچوانی ئەم بەشانە ماوەی چەند ڕۆژێکە لێرەن گربوونەتەوە. من ئەمەوە بڕۆمە لای خۆیان قسەیان لەگەڵا بکەم. خاتون سڵاو لێبێ، چ بەشێکە تەواو کردووە؟ من ئینگلیزی، زمانی ئینگلیزی. باشە، ماوەی چەند ساڵە خوێندنت تەواو کردووە؟ من 2024 خەرج کردم. باشە، داواکاریتان چیەوە 6 ڕۆژە لەناو ئەم خێمەیە بەردەوام گردە بنەوە؟ والله ئێمە داواکاریمان بەس احتیرافە. تعبەکەمان وەزەح نەچێت، یعنی 4 ساڵ خوێنستیمنە، بەس شەهادەکەمان محتەرەف بووت، بەس لەوە زیاتریش ناتوان. باشە، دەستەکان خۆش بێت. ئەگەر وەڵامتان نەدرێتەوە ئێوە تاوەکو کەی لەناو ئەم چادرەیە بەردەوامیەدەن بە گرتبوونەوە. بەڵێ دیارە بەشێکیان نایانەوێت قسە بکەن. من ئەمەوێ قسەی زیاتر لەگەڵ خۆیان نابکەم. ئەگەر جوابتان نەدرێتەوە تاوەکوی بەردەوامە بن لە گرتبوونەوە؟ انشاءالله بردوام بين تاوي او ما فانا يعني جبجه ان شاء الله. يعني تاو يعني او دوا كريما رزدج اسمان ان شاء الله بردوام. باشە، دەستەکان خۆش بێت. بەڵێ وەکو ئەو دەرچوانە خۆیان باسی لێواکەن، تیاندای ماوەی 6 ساڵ و 7 ساڵ و زیاتریان کەمتر خوێندنیان تەواو کردووە، بەڵام بەهۆی ئەوەی کە زانکۆی گەرمیان لەلایەن وەزارەتی خوێندنی باڵای عێراقەوە دانی پیانەنراوە، ئەوان بێبەش بوون لە دامەزراندن و وەکو خۆشیان باسییان لەوە کرد بەردەوامە بن لە گرتبوونەوە و خێمەکانیان چۆڵ ناکەن تاوەکو کاتی بەڵێنی چارەسەرکردنی گرفتەکەیان پێدرێت.